پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحە هەر ئەوەندەی ئینسان جوابی مەلایکەی دایەوە لە هەر سێ پرسیارەکە ناجح بوو بە زمانێکی فەسیح و پارا وتی ئەڵڵا پەروەردگارمە محەممەد پێغەمبەرمە صلی الله عليه وسلم ئیسلام دین و بەرنامەی ژیانم بوو گۆڕەکەی بۆ فراوان دەکرێتەوە ئەوەندەی چاوی بڕ بکات دڵخۆشە بێ ئەو مردووە کە جوابی داوەتەوە لە ئیمتیحان پێی دەڵێن مەلایکە دەڵێن تۆ ناجاحەتت هێنا و سەرکەوتوو بووی مزگەێنی بۆ تۆ ئەمەندە دڵخۆشە چونکە دایان نیشان بۆ پرسیاری لێەکەن دەڵێ خواوازم لێ بێنن مادەم خوای گەورە منی ڕزگار کرد لە عەذابی قەبر توانیم وەڵامی ناو گۆڕ بدەمەوە ئەو سێ پرسیارە قورسە خوا با بچم بڕۆم بۆ دنیا بە کەسوکاری خۆم بڵێم خوا لە من خۆش بووە با بڕۆم بە کەسوکاری خۆم بڵێم من ئیمتیحانم کرد و ناجح بووم با بە کەسوکاری خۆم بڵێم خوا لە من ڕازیە دەڵێن دانیش گەڕانەوە بۆ دنیا نییە ئەو کاتە دڵخۆشە بێ هێشتا خەڵکی تازە دەگەڕێتەوە لە گۆڕستان و بەڕێگاون تۆ دەڵی با بگەڕێمەوە بۆ لای کەسوکاری خۆم مزگەنی خۆشیان پێ بدەم کە خوای گەورە منی ڕزگار کردووە دەڵێن دانیش کەواتە مردن سەرەتای هەموو خۆشیەکانە بەڵام بۆ کەسێک لە دنیادا خوای ناسی بێ نەک دوای مانگی ڕەمەزان ئاگای لە خواپەرستی خواناسی نەما بێت خۆشە لە ناو گۆڕدا پێشەوەی خەڵکی بگەنە ماڵ دڵخۆش بی مزگەنی بەهەشتت پێ بدرێ بەڵێ پێت خۆشە دەی بە کردەوە بیسەلمێنە بە عیبادەتی خوا بیسەلمێنە بەس بەوە نابێ بڵێ خوا غەفوور و ڕەحیمم بەهەشتیم تەواو نا ئەبێ هەوڵی بۆ بدەی قیامەت پەیوەستە بە کردەوەکانتەوە پاش ڕەحمی خوای پەروەردگار خوای گیان ئێمەش لەو کەسانە بگێڕی کە هەر دوای ئەوەی کە خەڵکی گەڕانەوە ئێمەیان بەجێهێڵا بەزەیان بە ئێمە دێتەوە وەڵڵای ئەوەی ئیماندار بێ و جوابی مەلایکەی دابێتەوە بەزەی پیانێتەوە وەڵڵا ئەبێ ئاواتی پێ بخوازیت چونکە دڵخۆشە دەڵێ با مزگەنی بە کەسوکاری خۆم بدەم